بەدڵنیاییەوە نەوعێک لە گرژی هەبووە لە بینی نەوعێک لە گرژی هەبووە لە بینی پارتی وێچێتی بۆتە سەبەبی ئەوەی کە کۆبوونەوەکانی زەروری دواخرێ هەمووشی ئەوە نەبووە هەندێکی هەڵوێستی پارتی نائیجابی بە سەبارەت بە ئەنجامەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتی و ئەمانە هەمووی پێویستی بە ئیشکردنە و پێویستی بە دوواداچوونە بەڕاستی کۆبوونەوەی هاوسەرۆک بەڕێز باپل تاڵەبانی لەگەڵ بەڕێز کاک مەسعود بارزانی زەروری بوو بۆ دەستپێکی کردنەوەی هەندێک لەو گرێ کوێرانەی کە ڕێگر بوونە لە چارەسەرکردنی کێشەکان و ئەوانە تەسەورەکەم لە ماوەیەکی داهاتووی زۆر کورت کۆبوونەوە دەست پێ بکە لە بینی یەکێتی و پارتی بە دڵنیاییەوە مشکلانەی کە هەن بە کۆبوونەوەیەک و دوو سێ چارەسەر ناکرێەوە سلسلەیە کۆبوونەوەی دەوێت و لە هەمان کاتیشدا ڕەنگە هەندی بە هەڵە تێگەیشتن هەبی لە هەڵوێستی یەک و دوو ئەوانەش پێویستیان بە معالەجە هەبی ئەمە پێمان وایە مەوزوعی نەوت پێویستە ئێمە نەمانتوانی موفەق بین لە مەسەلەی فرۆشتنی نەوت پێمان وایە ڕادستی هینیکەین ڕادستی عێراقکەن و بەڵام لە عێراق گەرنتیەوە بدە کە میزانی کامل بدە بارەی کوردستان بە چارەسەرکردنی کێشەی هاوڵاتی